وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم ساق و سەلامەت بن. لە ناوی تەوامت جەوامع بەشەریە تۆ بە جامعەیەکیشی جامعەیەکی زیندوو کە ئەم جامعە بتوانێت لە خۆی بپرسێتەوە و بتوانێت بەربگرێت بە کەسانێک کە بە ناو مردم و تحتە ناو نوێنەرایەتی مردم یا ڕەوت و جریاناتە مردم ئەمەڵ ئەکەن بەریان پێ بگرێت و واداریان بکات کە جواب دەرەوە بن و مەسئولیەت هەڵبگرن. لەم کوردەواری ئێمە تەبیعەتەن ئەوەی کتابە ئیمڕۆ دروست بوو کەسانێک بوون ساختە و پەرداختەی دەسە داگیرکەرانە ئەم سەرزەمینە کوردەوارە و بۆیە هەر ئیتفاقێک ئەکریا بە شێوەی ئومورە مختلف ئەکریا ناو زەهنە مردمە ئێمە، چه مقدس ئەکریا، چه پیرۆز ئەکریا، چه مردم ئێمان وادارە کرد بەهای بۆ بدەن حتا بۆ نیات دوژمن. دوای زوهورە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خەڵکی کوردەوار بوو بە ساحێوە دەنگ. ئەم دەنگەی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ سەمەرەی وجدانن نەنووستووی ئینسانە کوردیە. لە تەمامە قوشبنەکان ئەم کوردەوارە ئینسانە کوردیە شۆڕشگێر دەرک و دەریافت و نەزەرات و ئەخباری خۆی ئەگەیەنێتە دەستە ئێمە بۆ خاتری ئێمە بتوانین نیاتە شومە دوژمن بەرامبەر بە ملەتە خۆمان و ئومەتە کوردیە خۆمان بەتاڵ بکەینەوە. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ نەبۆ تەحلیلە سیاسی سەرفەن، نەبۆ خاتری ئەوەی کە تەبشیر بکات و گەرەکی بێت خەڵک جەزبی جەریانی قلابی خۆی بکە، بەڵکو لە سەفی مقدەمی سپاوە، لە پێشی سپاوە، لە بەرامبەری پرۆژەکانی نظامی سوڵتە و داگیرکەرانی خاکی ئەم کوردەوارە بێسیا تا نیاتە شومیان و تەوتەکانیان بەرامبەر بەم سەرزەمینە و ئینسانە کوردی باتڵ بکاتەوە. و ئەم کارەی بە شێوەندن بەڵانس گەندەڵیە نظامە فاسدانەیە ئەمانە کرد. دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هەر کامەیان ئەمەلیاتێکی گەورەی استراتژیکن بەر عەلەیهە نیات و ئەهدافە داگیرکەرانە ئەم سەرزەمینە. ئەگەر دوژمن لە نیاتە خۆی بەرامبەر بەم سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی دووچاوی شکست دەبێت، ئەگەر مەجبورەوێت تەرحوپلانەکانی بگۆڕێت، ئەگەر بۆی ناچێتە سەرەوە، ئەمە زەبرە دەسە ئێوەس، ئەمە قودرەتە ئێوەس. ئێمە تین نیات و دوژمن بڵاوە ئەکەینەوە لە بەرامبەریا ئەوێسین و ئێوە تەشەنەی ئەدەندە ناوە خۆتانە. ئێوە هەواهەنگی ناکەن لەگەڵ پرۆژەکانە دەوڵەتە ئێرانیە، لەگەڵ داگیرکەرانە ئەم سەرزەمینە و ئاواسەکە دەوڵەتە ئێرانی لە جێبەجێکردنە نیاتە خۆی تووشە قەیرانە گەورە بووکە. ئەوەی کە ئێوە مڕی لێوەنەوە، ئەوەی کە ئێوە هاواهەنگ لەگەڵیانین، ئەوەی کە ئێوە ئەبزارەکانی وەکو فعالینە جامعەیە مەدەنی و وەکو دەمچەرمگەکانی بەناوە قەڵەم بەدەستان و ڕۆژنامە نگاران و خەبەرگوزاران و ئەحزاب منتەسەب بە کوردتان کولەن بایکۆت کردەگە، کولەن ئیگنۆر کردەگە، کولەن ئیزۆلە کردەگە. ئەمە نیات دەوڵەتە ئێرانی و قەست و ئامانجەکانی سەختەوە کردگەسەوە و ناچێتە بەرەو بۆی. ئەمانم لە پێشەوەت لەبەر خاتری ئەوەی بزانن خاوەنداریەتی لە کەرامەتە خۆت بەم شێوەسە کە تۆ ئیجازە نەدەی کەسێ بە چارەنووسە ئومەتە کوردی بازی بکات، بەم سەرنەوشتە بۆ مەنافع شەخسی خۆی بازی بکات. خوێنە مردم و خاکە سەرزەمینە کوردەوار و کوردیەتە ئێمە بوات و معامڵەی پێ بکات و تەبدیلی بکات بە باقە دۆلار و بیخاتە گیرفانە شەخسی خۆی و تحتە ناوە کەرامەت و تحتە ناوە گەورەیە ئێمە و تحتە ناوە ڕفاهە ئێمە و تحتە ناوە ڕزگاریە ئێمە بیفرۆشێتەوە بە مردمە ئێمە. ئەمە و کارە بوو کە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تا بە ئیمڕۆ کردگێسی و لە جێبەجێکردنە ئەرکە خۆیە. ئەوە ئێوە و ئەوە وجدانە ئینسانیە ئێوە، ئەوە ئێوە و ئەوە خەڵکە کوردەوار قەزاوەت بکات کە ئێمە لەکوێ کەمماندانیا، کە ئێمە لەکوێ
لجيان خومان للروح خومان لوجود خومان لعقل خومان لآبروي خومان ما يمن داننا بو سربرزي ام سرزمين كإيمة بيمان وايا جيان سربرزانه وبكرامت لنا وملته ومتي كي بكرامتها أكري ولنا وسرزميني كي آزادا أكريت أربويا اتفاقات حفتكان رابردو إيمة شاوي كي بياخشينين دولة إيراني دوای مەسئلەی کۆڕۆنا دیسانەوە بەیتە ڕەهبەری و سپاه پاسداران دەستیان کردەوە بە بەرنامەکانە خۆیان بردنە ناوە شەبەکەیەکە سیمای کابرایەک بە ناوە کۆڵبەرێک کە ئێشێ طبق قوانین جمهوری ئیسلامی و دەوڵەتە ئێرانی مجرم بێت و قاچاخە کالا ئەکات و ئێوە هاوار ئەکەن کەمپەینی بۆ ئەگێڕن و تەزاهوراتە ناوە خیابانی بۆ ئەگێڕن كأم كولبرا نيكوجن ودولة توجيه إشي بيريتو كأم مجرمة وخليك زربة اقتصاد إيران أدات وإشي بيكوجن أيوانا شبكية كالسيماية جمهورية إسلامي كسي ناجيت أو مجرمة كوالا شبكية كسيماية جمهورية إسلامي دسگيري بكات يعني چون دولة إيراني چواردانا شيشة فروش ومواد مخدر فروش ناوات ناوة شبكية كالسيما بحث مواد فروشية خوي بكات بو أمكاراكات بو خاطري أويك كول بربون بمفهوم إتنيشي قومية كردية بچسبيد دقاو دق لي بكويد بهمو بالية ويارمتيت أدنك كول برويت تو زمانك أبين ريت زمانك أشي تناوى تلفزيون أكان زمانك لسرد باس أكن زمانك حق حياة تبقى على كتو كاورايشي كول بربي كتو وكوناد يا مراد تجاوزيان بيت كذبيت تام مدال صلحت بيبدن كرد لمفهوم إتنيكيا كيا واقركيانا إيوا شاهدا مداحتي تدرو باس قمار خسرو خانك تك إمام حسينا لشبكية سراسرية جمهورية إسلامي تو شاهد أويتك يكتيا اجتماعية كردستان عراق بحث للا مركزيتك لمفهومك فاسد كتوي إنسان كردي نازاني منزوري لم لا مركزيتك شيا أمانا لا مركزين نسبت ببغا يا لا مركزين نسبت بهولير أم كلمة فاسدة بوچي هاورياغا وبوچي غركيانا بيكننا وذهن إنسان كردي هاوكات لقلمة اختلافاتنا وحزب ديمقراط كردستان إيران بالك كلبرام برا مصطفى هجري أو تايتل من دراوردي لبرسراوي قشتي حزب ديمقراط ويسياغا مشخصا 4 نفر آغایان رستم جهانگیری آغایان تیمور مصطفی محمد نزیف قادری وحسن شريفي أمانا ظاهرا نسبت بأم قلاليك آغايا مصطفى هجريها وردي وخوي كرد لي برساوي قشتي موزعي عنهز وناش نجير بارا قدرة مطلقة مصطفى هجري لنا وحزب ديمقراطة وتاويك كاريان أكيشي بويك آغايا حسن شريفي قرار بشيد مصطفى هجري بيوني تحت الناوة نائب آغای مصطفى هجری لدفتركيا كسك بناو فؤاد بيجي إجازة نادا كحسن شرفي بچيت ومصطفى هجري بويني بيجتك وقتي نية كبتوينيت هجي من معاوني ميشون وقتي نية من بوينيت بار صورات ظاهرا آغاي حسن شرفي ببي احترامي وبشتي هلدان اي كانت درو لدفتر آغاي مصطفى هجري باش آغاي حسن شرفي ايما كاهاتنا القسان معنا برانبر بأي وأكرد ديمقراط نبوين وأبوين بجاش وبرشقيش ما ندايت كرامته تويش ما نشكاند استتشون فؤاد بيجي كنار الدستو شورش جيرا قابل احترامه جاش سپای پاسداران نیه وقت تو که ندارو
حسن شرفي تتدرو وظاهرا تلويحا يا بسورة الشفاهي يا بسورة الكتبي أم شوار نفر بمصطفى هجري راقين دواي ويك تلفوني تكياق ساكن كاستعفادا يا دس لكاركيشنو بالانسك جيجا سحدي وجريانك ولا موزعك كإشي إم بيكينو أم مسائل بكينو هر کسی لنا و ام لای به حرمت خوی نگری بلاکی کم و دری کم بعض انجیری کلام لدست من در نچی ظاهرا اوی که موجوده امسکه ذهن ایمه انسان کردی شرطی و بوگسو يعني وقت قساء كاين بحث لتقسيمات منطقية وتقسيمات الجهاني وهبون إرادة مستقلة كاين مثلا فكرة كاين مصطفى هجري بالا مسعود بارزانية أمانة بالا يكشتين اجتماعين خويشان وافكرة كانوا خويشان دقيقا أنبازية وأخوينو در صورتك وانية در صورتك أن يكشتين اجتماعي نبارت ديمقراط كردستان عراق حج كاميان داراي يكزر إرادنيا أجر يكشتين اجتماعي وأجر بارت ديمقراط إرادية كان بوايا إرادية خويانيان لكركوك نشانه ده إرادية خويانيان بسر إبراهيم خليل ومطار كركوك مطار هوليري كبيان داخستن نشان أده إرادية خويانيان بسر فريق لاتفاقات كبويان أكفيت نشان أدا أجر أمانة إراديان بوايا آغای حکومت حلیم نه هاد لجنه دروس بکا بچه 25 سالی تر 30 سالی تر بیتو خبر با قتل مصطفى سلیمی چه شکلی بو و کی دای دسو اگر امانه ارادیان بوایا و اگر امانه لقضايا ولا قاتك يكتريا مجبور بهاوكارينيان وأرباب قوريان أوي هابا سر أرباب بچوكا كانوا كدولة إيراني بيت كدولة جولكية آنوسية الشيعية ولاية فقيهية إيراني بيت أمان إراديان نيا درقاي مالكيان دابخان يابي كانوا أميكا تو فكر بكي لحولي را عدي دانشكن داراي إرادن وأتوانن بازي بكنا تو حيج كاري تو حيج بازي ناتواني بكي وتو للروج أول واخوة نشان داقا كحيج كاري وحيج بازي لدى سنايا بكي چون أجر بارتي إرادي بوايا إما لجيجي كام إرادة معنا لمعنى تشاوفي يكوت يا يكتي ولي ما بوچيه اما بو گوجاندن مردم کرده بو خاطری وی مردم کرد فکر واقعا جدی لقرا يكسري انسانيش موجود که اراديان هست واقعا امانه توانن اراده خویان بسپینن و بتوانن بازیکه بشلیکه و بریده و سفتیکه و شلیکه و بریده بی و نبرو اما سک ام ذهن شرطیه لانسان کردی دروسه کن تو تماشا که 30 سال لم کردواری دا کراول لان عراق دو قطبية بارتي ويكتي أدن ليكتري أم إيجيد من مالي بارزاني بشرف ونادروس وخوفروش وجاشن أو إيجيد من مالي طالباني جاش سيغي خوفروش عامل سباقت باس دارن أو إيجي أم مأمورة تركيا أو إيجي أم مأمورة إيران وتركياش لأمق استراتيجيكا داراي ارتباط تنگ دوستانا لمنطقة بدريجائية تاريخ الجعلية كجولة دروسي كرقبويان لإمبراطور الساختكي عثماني تا إمبراطور الساختكي صفوية أم سلطان قردن كش عثمانية وأتريش سيدحفة ونمسا سيدحفة أداة برتوبكاني ناتواني إصفهاني خويري صفوية بقري ناتواني بيقري وناتواني أم دجمن الدرونية جهان إسلام خويا لبين بوا تو شاهدي دواي دارشتن النقشية روشهلاتنا والراس يا خاور ميانا دواي جنگ جهانية أول
دوو کۆرپۆریشنە ئێرانی و تورکی کۆپیە مطلق لە یەکتری یەگرن، شخصە ئەتاتورک و شخصە ڕزا پاڵانی. لە قەوانینیانە لە ڕەفتارێکە ئەیکەن و لە قەراردادهایەکە فیمابینی یەکتری ئەینووسن. ئمڕۆ کە ئمڕۆ بێت بە ملیۆنها ئێرانی کە خەریکن لە خاکە تورکیە کارگەری ئەکەن و فشار تێرن بۆ ئەقتصادە تورکیە، دەوڵەتە تورکیە هەنووز ڕەوادید و ویزای دانەنیاگە بۆ پاسە ئێرانی. بعد چۆن یەکێتیە نیشتمانیە سپاهە پاسدارانە قودس و پەپەکە تەکە پارتە دموکرات و تورکیە فەرقیان هەست و ئەمانە تەزاد لە منافعیان هەستەکە یەکتریە و ئەم منافع مشترک نییە لەگرا. ئەمەسە ئەو داستانەوە ئینسانە کوردی لە حەلی عاجزە. ئیستە سوال ئاغایانە ڕوستەمە جەهانگیری و مستەفایی و قادری و شەریفی ئێوە هەروە کە قاویان کردگن لە یەکێتیا و پێیان وتگن ناتوانن حیزبێکی تردانێن. ئەم قسە دروسە بەو سەنەدەی کە لە مەرکەزە میریە ئەگەر ئشتبانەکەم مەلا بەختیار هەڵگەڕیاوە وتی بەم تەختەی ملمە من شاهدم قاسملو وتی ئەم ئاغای خالد عەزیزیە فرپیای گەورەیەکە. ئای مەلا بەختیار ئێلادەی لە خۆی نییە قسە بکە. ئاغای مەلا بەختیار بە 500 دەسۆ ئەگات بە دەربانەکەی وزارەتە خارجیی ئەمریکا. ناتوانێ هیچ قسەیەک کە تێیە قودرەتی نەوێ و ئیجازەی نەوێ بیکات نەیکات. کەواتە ئێرادەی دەوڵەتە ئێرانی زاهرەن بەرکەردکردنە حیزب دموکرات نییە. جارێکی تر وەلەذا ئەم بازیەی کە جەماعەتە ناڕازی سەر بە یەکێتین و جەماعەت ساحب دەسەڵات سەر بە پارتین، ئەمە جۆکێکی مطلقە، هەم خۆیان باوەڕی پێ بکەن هەم مردم وا بنوارێتە قەزیەکە. پاراستن و زانیاری یەکێکن. هەرتکی ئەمانە قاسم سولەیمانی بە زەریان و زاڵ بوو کەما ئین کە لە ماجرایە شەنگالە گشتیان بێ ئەکووتیان ئەشەوپی لە قاسم سولەیمانی نجاتمانیدا وەگەرنە داعش خواردە بوومانی وەگەرنە خۆمان پیاگ نەوین لە بەرامبەر داعشە بوێزین. زاران یەکێتی نیشتمانی بەمانی وتکە ئێمە ڕزامان لەسەر ئەوە نییە کە ئێوە حیزبێکی تردا بنێن و ناتوان حیزبێکی تردا بنێن و ساپۆرتان ناکەین، یا تەن بدەن بە مشەی هیجری یا بڕۆن بۆ ئەوروپا. کە من بە ئێوە قەوڵە دەماغایان ئێوە دانیشن و تەن ئەدەن هەروە کە تەیە 30 ساڵ ڕابردوو تەنتەندا بە هەر فەسادێ. ئێوە نهاتن هیچ وەخت بێژن مەفادە قەراردادەکەی حاجی کازمی و 96 چ بوو. ئێوە هیچ وەخت ناتن بێژن مەفادە قەراردادەکەی تەقتەق چ بوو. ئێوە ناتن بێژن چۆن تەحتە ناوە کورد و تەحتە ناوە شۆڕشە کوردی تەکە دەوڵەتە ئێرانی و سپای پاسدارانە ڕێکەوتەگەن، چۆن عناصر سپای پاسداران و حفاظەتە ئەتلاعاتی تەحتە ناوە فعالینە حەوزەیە جامعەیە مەدەنی بەرجەستە ئەکەن و بە ئەفرادی خۆتانی ئەزانن کێ دەستوری بە ئێوەدا بوو ئەم کارە بکەن. ئمڕۆ لە ناو فەسادە خۆتانە گیرتان کردگەم. ئاغای ڕۆستەمە جەهانگیری مەگەر تۆ نەبوویت مەسئولە عەمەلیاتە نظامی حیزب دموکراتوی لە کاتە ڕاستانە، ئایا ڕۆستەمە جەهانگیری تۆ چی ئەزانیت کە ئیستە نایژیتی کە لێو دوا بەرکنارتیان کرد؟ لەگرا دەسە جمهوریە ئیسلامیە کە نایەڵێت مستەفای هجری بێتە خوار پارتی چەکارەز، پارتی وا لە ئەو قەوارە دەرمۆردە فرودگای هەولێرە خۆی قسە بکە. پارتی ئێرادەی بەسەر 5 کیلومتر ئەولاترە ماڵە خۆی هەست، نەکۆنە تۆ تووشت تەوەهم بووگی لە چەپاوڵێک لەم سەرزەمینە ئەکرێ و مەجالێک کە پێیان داگەنەمانە چەپاوڵکەن وەم سەرزەمینە بەرەو ئەو ئاخارەوەن کە تۆ خەریکی ئەیوێنیت. پس ئێوە هیچێکتان پێ ناکرێ چون لە بنیادۆ لەگەڵ ئەم فەسادە و لە بەرامبەر ئەم فەسادە نەوێسیان خیانەتتان کرد بە ڕەفیقەکانتان،
بەخوێنە ڕەفیقەکانتان ناتن سادەقانە قبوڵی کەن بێژن ئێمە تێوەریمان نەبوو. ئێوە داستانەکانتان یە عومقێکی تاریخی هەست و ئەمڕۆیش هیچ ڕێگەیەکتان نییە ئلاوەی کە تەنبەن بە مستەفای هیجری، تەنبەن بە ئۆتۆریتەیە مستەفای هیجری، چون مستەفای هیجری دەوڵەتە ئێرانی وا لە پشتیا ئەو لەوێ داینیاگە تۆ چ کارەی؟ حقوقەکەی تۆ و کەمپەکەی کۆیەت سپاه پاسداران ئەیداد تۆ چ کارەی؟ تۆ کامە عمق ئیجتیماعیت؟ تۆ کامە فەلسفەی مبارزاتیت؟ تۆ کامە میزانە استقلالت خوێندنەوەت؟ چیت کرد بە درێژایی ئەم ساڵانە تەحتە ناوە سیاسی حرفەیی؟ هیچ. دەی تۆ مستەفای هیجری چۆن تێریتە خوارەوە؟ چۆن تێریتە خوارەوە؟ خەڵکی کوردەوار وەختی ئێمە وتمان ئەمانە وەختی غەرقە دەرفەساد بووگن فەساد ئەیان خوات و ڕۆژێ هەرانچێکە خواردیان لە تاوان ئەم فەساد ئەیدەن، نەتۆ ئومیدت بەمە بێت کە مردم ڕاپەڕێ، نەتۆ ئومیدت بەمە بێت کە ئەم مردمە تەرەفدارە شرافەتە و کەرامەتە و حازرە مەسئولیەت بگرێ و قاچ خاتە مەیدان و نا خشت أول چون هات معمار كج تا سريا ربط ديوار كج تو وقت لنا ومناسباتي كيف فاسدة بر أساس خدعو نيرنگ و خيانة و درو كشتار و قتل حاكم بويت ام قتل و درو كشتار يخب خود اگري روژ تو اکسپایر اوی، روژ دوران تو تواو اوی، روژێک ئەگا تۆ وەکو کەڵەشێری شایوشین ئێشی خوێنە تەزریق بکرێ بە بەدەنەیە ئەم پەیکەرە حقوقیە بەناو حیزب دموکرات یەکێتیە نیشتمانی پارتە دموکراتە کوردستانە عێراق پەکەکە یا هەر ساختارێکی تر کە ئێوە فکرتان کرد بە فەسادێکە لەم سەرزەمینە ئەیکەن و لەم مەردمە ئەیکەن ئەتوانن هەتایە لە سایەیە پێ درێژکەن و ئەم فەسادە یەخە بە ئێوە نەگرێ. ئای حەسەنە شەریفی بڕێ ئینسان هەن باوەڕهای مەبدەئیان نییە، بڕێ ئینسان هەن باوەڕیان بە عیداڵەتە ئیجتیماعی و باوەڕیان بە مبارزات مردم و وجدان عمومی نییە، بەڵام هەر ئەوانە بۆ نەفس خۆیان نەفس ئینسانی خۆیان غرور و کەرامەتێکیان هەست، یعنی ئەگەر لەسەر حیچێ نایەنە جواو، بەڵام بۆ نەفس خۆیان ئەو غرور و کەرامەتیانە هەست. مەسەڵەن لەوانەیە دانەیە کورد لەسەر کەرکووک نێتە جواو، حازر نەوێ بنەوێ لە چەک بچێتە کەرکووک شەڕکات، چون ئەو ئوفقەی نییە کە ژیانە خۆی لە چوارچێوەی گەورەترێکی ئومەتی کوردی و سەرزەمینە کوردەوارە ببێنێ، بەڵام دەست بۆ کەرامەتە خۆی ئەداتە بەرە فیشەک، دەست بۆ ماڵی ئەداتە بەرە فیشەک. ئای حەسەنە شەریفی تۆهیل لەمە گەورەتر هەست کە مستەفای هیجری بە ئێوە یەکە بە تۆی کاورای سەرچەرمەگەیکە یە تۆ لەگرا چۆن غرورە مەردانت ئەگەر بتوێت ئیجازەت پێدا تەحمولیکەی. ئای مستەفای، ئای قادری، ئای ڕۆستەمە جاهانگیری، تۆ چی ئەزانی سکوتت کردەگە؟ تۆ حەداقەل لەم دەورانە ئاخر ئەتوانی و چەرخشێکەی، ئەتوانی نێڵی خامۆش لە فەسادا بمری، ئەتوانی بێبێژی ئاغا ڕاستی پاشی خەڵکی کوردەوار ئەم حیزبە ساڵهای ساڵە ئێمە نازانین و دەوڵەتە ئێرانی دروستی کردگە، ئەم حیزبە ساڵهای ساڵە بۆ نیاتە دەوڵەتە ئێرانی خەریکە کار ئەکا و کوڕە مردم ئەداوە کوشت، ئەم حیزبە کاری فرەی کردگە لە نابوودیە مردم و ئێمە نەمانزانی، ئێمە ئاگاه نەبووین نەمانزانی، ئیستا ئاگاهین خەریکین بە ئێوەیەژین. تەبیعەتەن ئەمە چاوەڕوان ئەکرێ لە ئینسانێکە
كل لحظيك لم تاريخ ناقهن مسؤولية وجداني خيبي أقري بلام تو أبيني اتفاقه ناكفي دم داخن سكوت أكن وتحت ناو بازية بارتي ويكيتي بازية كإدامة أدن وغاية مصطفى هجري توب لسرجيغي تكاني نادات أما حكاية حزب ديمقراط واختلافات درون حزب ديمقراط بو تفسير كرداني ك یەکێکیان یەکێتی وا لە پشتیا و یەکێکیان پارتی وا لە پشتیا و پارتی و یەکێتی لە تەزاددانتەکە یەکتریا و بربەرەکانیان هەستەکە یەکتریا و ئێرادەیان لە خۆیان هەستەکە یەکتریا ئەوان لە دانانە ساڵگەردە ئینقلاب ئیسلامی جمهوریە ئیسلامی ئێرانە تەکە یەکتریا ڕقابەت دائنین ئەوان لە خۆفرۆشی و ملت فروشي وخاك فروشي تك يكتري رقابة دانين بلام لمردانية أول الجرأة يعني تك يكتري رقابة يعني بريد نسيان موجود نيا تو يكناويني لكرامتها رقابة دابني لم كردواري ما بيش بركي دابني لكرامتها لقورية لعظمتها كز دايناني بلام لفسادة خليك انتك يكتري رقابتك كي لكي نوكرتره كي لكي زياتر نوكرة أما حكايتها أمانة سام وتو بنيت حيتشيك لدل أمانة تدرو فقد يك اتفاق لك كفي بو مصطفى هجري لي ومحكم دانيشكا ولا بيرتانا وقتي قلالة يعني أكرد باسي چي أنا كدم قلالة بو چي ام تغييرات الحزب الديمقراط دروس بقى بو تغييراتك بيت الرهبريها بشوينيو بو تغييراتك لا آين دبرو كردواري متيت داستان تغييراتك أو نقيز ونو تشابلا كأجر حزب الديمقراطي يقدس نويت وما شي هجي وتنياي خوي بريان نداو قبولي نكام كان يزعد دينش نجي لبارا أنقشت تشاباليا يعني أو مسألة قيزة ونا ككاورا إمكاني هز بهر ميزانكيش خائن وبي بربقوات بشي تجير باري ولذا مشي هجي كما عمليتك هاكرياغا ولا بيدان رياغا تمام داستانكي قبول كرغا وهرك قصبك عين حسن شرفي ولا دفتركي فريدا درو فريدات درو والدم كتيكا ومجالنا داكا ورقصبك تحتنا وشي تحتنا حزب الديمقراط كما حزب الديمقراط أو حزب الديمقراط وحفتا صالة دولة إيراني قلبيكا تشاخيكا تا كي سمربا وقتی لپروژه داهاتو و آخرین پروژه که گره کسی بکاری و بکاری بینید. او که همه پروژه امپراتوریت ایرانی جانشین علی خامنه‌ای کانتون بازی. اما ربطی بچیه؟ ام قدرت مصطفى هجري ربطي بچويه ربطي بر لا مركزية كي يكتي جابا بين سر لا مركزية كي يكتي. من ايوه عودته دمو حافظي كي تاريخي ام مردم خومانه. او رحمان قاسم لوية زماني ايوات بابا بيلن با من خود مختارية كبقرم بيلن با خود مختارية كبقرم ليودوا وجن خوازي شويتو ولا تايف الحيلويتو اوانويت استقلالك اقرم ام استدلال تاريخيا ليودوا ام برادران بارتي ويكيتي شئيان كرت كاكا وردة وكشي كرد سياسي وكشي كرد بأصلحة حلناويتو كسيج نيزانيم كشي كرد تشيه لا ويما بايا واشياش قدرت بقرين الدسمانو أول دفعة تشينا باوشب في الدرالي وخومان بهيز أكينو لو دا استقلال أقرينو أتوانين باش بالمكردة كانت ترو عملا إما اشتيكي ترمان دي عملا إما تشاومان بيكوت أمانة دولة العراق نابود بو توسط الولايات المتحدة الأمريكا أوي كولاكي دولة العراق دانيا وبارتي بيكيتي بون إما تشاومان بيكوت أمانة عملا تشونا وسر قراردادكي 1907 ودهي حفتاك لقل رجيم بعثة بستويان همان صدا حفدكي نوت لبرامبر خوراكيان بيدريا وهمان جغرافيان بيدريا كتك رجيم عراق معاملة كتبوه وستان أربيل ودهوك وسليماني من هاي كركوك أما دقيقا تطبيق إشكاليالي ودوها لبوجة كان دوها لبوجة كان داين قرت
ئەمانە چوون بەناو فدراڵیان هاورد. ئێستا ئەم فدراڵیە هیچ بە دەوڵەت ناکا، هیچ نەوە دەوڵەت، بەڵکو بە تەمامە قودرەت لەم بوجەیە کە زەرفە 17 ساڵە ڕابردوو دوای کەوتنە سەدام حوسێن بە میلیاردها دۆلار کە سەر ئەدات لەسەر 500 میلیارد دۆلار زیاتر دەڕاستای فەساد سەرزەمین و کوردەوار و ئینسان کوردی خەرج کردە. و ئەمانە نەک نەیانتوانی ڕۆحێکی کوردی و نەک نەیانتوانی ئینسانێکی کوردی و نەک نەیانتوانی قدرەتێکی بتەوی شۆڕشگێڕانەی کوردی دابنێن، بەڵکو ئینسانە کوردیان کردە هەزار شەق، ئینسانە کوردیان کردە دەستەمۆ، کردە پوڵ پەرست، کردە ناوگەڵ پەرست، ئینسانە کوردیان کردە هەلپەرست، سەرزەمینە کوردەواریان بچووکتر و بچووکتر کرد و عەمەلەن تەبلیغ هژمۆنیە دەوڵەتە ئێرانیان کرد و عەمەلەن تەمامە پرۆژەکانە دەوڵەتە ئێرانیان جێبەجێ کرد. فدراڵ حەلیمە کوردستان تەبدیل بە دەوڵەتە کوردی نەبوو، هیچ خەریکە ئەوێتەوە بیزدانە کاسە حەلیم. ئەمە یەماغا پێی ئێژێ لا مەرکەزی فدراڵێکی ترە، ئۆستانێکی ترە. تۆ لا مەرکەزی لە کێوی؟ لە بەغا، مەرکەز بەغاس. تۆ کوردستانە لە حەبیبە الفدراڵیە العێراق فدراڵیت. مەرکەزە تۆ کوێز؟ مەرکەزە تۆ مەرکەزە بەغاس. لا مەرکەزی یعنی تۆ لە مەرکەز لا ئەدەی، تەکە مەرکەزە یعنی بەغانیەی. دێ ئەمە نییە، دێ ئەمە نییە. پە تۆ تەکە کێ نیەی؟ بمعنى وسطوتك هولير نيي يعني فدرالكي تر دانيا تو باورك اهاتي حكومته كردي دروزه كرد إسا سريداله پنجا كاسا حليم و پنجا لادينشين باورك تقسيمات لادية كان بوخوتان بيانش بنمالي إدريس بارزاني تك بنمالي مسعود بارزانية تي أجيرين أستان دهوك وأستان هوليريش تقسيمه كان لو أنا أستان دهوك بو بان ومن الله كان مسعود بارزاني وأستان هولير بانو نشيدوانا بارزاني ومن الله كان إدريس دي أما ايوه تشيز هانكرد تو أقرم عشايد بازي تقركو دي خو صدام حسين بهترين نوعي دابتان لقشتان بياكتر بصورة قانوني جامعي جهانيش إزعاني أكرد أمة عربيش إزعاني أكرد أم قشتن مردميشتان آواران نأكرد فسادتان نأكرد مواد مخدرتان بين نأدا ناو قل پرستو جيف پرستو خوفروش مردمتان دروز نأكرد بو هاتان کرد أما پروژه كيز آيا يكيتي لخوي إراده هز يكيتي إراده نية چاية هارلوشه بإجازة دولة إيراني وأرباب إيالات المتحدة أمريكا دي إوام كارب بو أكان بو خاطري أويكا مجموعيكي واحد فدرالي موجود نوي حج مجموعيكي قولنا بعد موجود بيت تو إشي كانتون دروسكي من إيوا عودت أدمو وتحليل كان صالة كان الرابردو إيما إمبراطورية إيراني بدانان كانتون كان دسبيكا هەروە لە ڕۆژ ئاڤا تاقییان کردو هەروە کە ئەم تئۆریە ئەپۆئیزمە سەرۆک حەپۆ ئەتلاعات بۆی نووسین هەروە کە گەڵاڵەکە وە ئاغایانە مستەفایی و قادری و شەرەفی و جەهانگیری قینیان لێتێت سپاهی پاسداران بۆی نووسی و ئەو جێبەجێی کرد ئێستا کانتۆنەکە خەریکە یەواش یەواش ئەیخونجنن ئەم لامەرکەزیەتە
دەنگۆی هەڵەبجە بوو بڕاتە ژێر دەست بەغا و ئەڕاتە ژێر دەست بەغا ئەمانیش مستەقیمەن ئەم فدراڵ بازی و حەلیم بازیە کۆیەکەن وەچێ پەیکاری کاورا لە ژنەی تاقیقی داهنی ئەگە 40 ساڵی تر قەرارە بێت و بزانین کا مستەفای سەلیمی کێگرتی عەلی جوانمەردیوا لە پاڵی دەسیە سۆران حەمەیمینوا لە پاری دەسیە تێت و من ئێژی تۆ من ئدار ئێرادەم هەست من قودرەتێکم تۆ حیچی نی براگەن توی مەتەرسەکێکی تۆ بە قەوڵە شیرازیەکانێجە ئۆلۆلەکە سەرە لە تەی تۆ حیچی نییە حیچێک نییە فقط ئێوە ئەم کارانە بوو ئەکەن چون خەریکن پرۆژەکەی دەوڵەتە ئێرانیەوە نەبەرەوە ئەم سلێمانیشە ئێشێ تحتە ناوە موچە تحتە ناوەوەی کە فەرمانبەران ئێشێ نانیان بوێت ئەم نانە چێ دزیگێسی مەسعود كأنه أم سرزمين برنية لدز كأنه أمانة حركة من نوكر جيجيجنيا دي أم بازي مسعود يكتي بوا كان كاورايشي وقت اللقمكي يكتي بخيانة وأكات خوارو ببغز مسعود بكاك أساس بكا لشي باكو بوغسو خائن مسعودة تلف مسعود يج وقت اللقمة شورد زيكا أكات خوارو إيش خيار راحتو يكتي جاش سيغيو بچ سباي باس دهرانو أمفر بيا خاسد أكات خوارو هرتكيشيان نوكر دولة إيراني هرتكيشيان هاتقن ئەم ئومەتە کوردیە نابوت کەن و ئەم سەرزەمینە کوردەوارە نابوت کەن ئەمە اتفاقاتێکە کە خەریکە پێش ئەچێ و ئاغایانە حیزب دموکرات با بزانن تۆ هیچ ئێرادەیەکت نییە و مچەی هجی دنیا بەسەر تۆ چون شەهامەتتان نەو لەو جێگانەوە خیانەت کردیا خیانەتە ئاشکارا کریا دەمواکن و قسە بکەن دابێ ئاغای ڕۆستەمە جەهانگیری بێ کارنامەی ئەم ڕاسانە دەرخەبزانین چ خەوەر بوو تۆ کێ پێتی وت ڕاسان بکەی چۆن ڕاسانەکە لە پڕێکان نەما و کەس باسی ناکە چی پێیادەم ڕاسانەوە شارتانە کرد بە قەی شاخە و شاختانە کردە ناوە شارا و چی شکلی بوو ئەمە تفەنگتانە کردە ناوە باخچە و دەرتان هاو ڕۆنتان لێدا و پاکتانە کرد و تەقەتان هەڵەساند و 90 نەفەرتان داوە کوشت و چی پێیادەم ڕاسانە چۆنی هۆم نەما باوەڕەکەی کۆرۆنا ڕاسانی تعتیل کرد ئەرێ کۆرۆنا تعتیلی کرد چی بکەین و لەو کەژووکی و کۆرۆنا ئەمان خوا چۆن بوو ئێمە ئەم اتفاقاتانە وا کەوتوەت و سکوتە کردەگە لە پێناوە چی سکوتە کردەگە لە پێناوە حیزب دموکراتی وا تابلۆی پڕە لە خوێنێک خائنانە لە ئینسانە کوردی ڕشتی لە پێناوە ئەو تابلۆ وێسیاگی لە پێناوە چی وێسیاگی لە پێناوە جێگە گەرمەکەی ناوە قڵای هەولێرە قڵای کۆیەت لە پێناوە دۆلارەکان وا بۆی خوێنە مەردەمەکانە ئەم سەرزەمینیە لێتێ و تۆ ئەی خوای لەوێ کەوتگی تۆ لە پێناوە چی لەوێ دانیشتی وە سکوتە کردگە ئەی تۆ نازانی تۆ وەختی فەساد بووە سکوتت کرد فەساد یەخە بە تۆ ئەگرێ ئەی من مەگەر بە ئێوەم نەوت وتم کوڕەکەی ڕەفسنجانی لەسەر جنازەی باوکیە فیلمی هاتکەسە دەرەوە پێ ئەکەنێ بۆی مهم نییە بابەی عەلی خامنەی کوشتگێسی خۆی هاوکاری کردگەتەکە عەلی خامنە یا بابەی بکوژن و درۆ گەرەکێ بگری ئێژێ فیلم بگیر ئیستا کە من گەرەکمەوە درۆ لەسەر جنازەی باوکم بگریم تۆ فیلمە منێ بگرە پێتانم وت وەختی ڕۆڵەکانتان لە ناوە فەسادا گەورە کرد ئەوەڵی نەفەرێک کە تەسمیم ئەگرێتۆ لاچیت کوڕەکەی خۆتە چون بە قەوڵە ئینگلیسیەکان this is business nothing personal بە قەوڵە فیلمە گادفادەر ئەمە کاسبیە هیچ شتێ شەخسی نییە this is business nothing personal لەزا وەختی تێنتە کە کوڕەکەی تۆ ئەمە عامڵە بکەن ئێژن باوکە فاسدە وەکو فیلمەکەی گادفادەر وەختێک دۆن کۆرلێۆنە موافقەتی نەکرد مەوادە مخەدەر بفرۆشێ کوڕەکەی وتی بابەوە لێ مەوادە مخەدەر سوودی فرەیواتیە کاورای مافیای ئیتالیایی فکری لێ کردو کوڕە گەورەکە دڵی ها بە مەعامڵەی مەوادە مخەدەر و باوکەکە نایاڵێ
وتی ئەگەر بین لە باوکەکە بیکوژین کوڕە گەورەکەنی شێتت جێی باوکەکەی و ئێمە توانین تەکە کوڕەکە کار بکەین دایان لە دۆن کۆرلێۆنۆ کوشتیان کوڕەکەیان بان کرد ئەڵبەتە نەمرد تێرۆریان کرد کوڕەکەیان بان کرد وتیان this is business nothing personal ئێمە باوکتمان نابرد چون باوکت نەهێش تۆ پێشڕەفت بکەی ئەمە یعنی فەساد ئاغایان ئەم فەسادە چنان دەرەماڵە تۆ ئەگرێ کە کوڕەکەت ئیمزا ئەکات تۆ بکوژن چون تۆ فکرە کرد سیاسەت ئەەکەی بەچە زرنگی نان ئەخۆی کڵاو ئەسەرم مردم ئەنێی وەلێ ئەگەر مردم هاڕیاگە فاسد بووگە بێ ئیرادە بووگە کارێکی لە دەستی نایەت بیکات و ئیرادەی نیە لە بەرامبەر تووە یەکچ تۆ نابوو دەکا نەقارە ئینقلابیە مردم نا ڕقابەتە فەسادە دەرونیە خۆتان تۆ نابوو دەکا یەک نەفەر ئەربابە حاڵیتان بوو ئەو یەک نەفرە دەوڵەتە ئێرانی داینیاگە کێ ئاغا مچەی هیجری ئەربابەتر نەمەوجودە چون تۆ ئێرادەیەکە لە خۆت نییە چون تۆ مردمێکە لە پشت نییە چون تۆ سەداقەتی تەکتانیە و ئەمە داستان اختلافات حیزب دموکراتە و ئەمە تێنە سەرە ئەو مەسئلەیە کە من بەحسم کرد اتفاقاتە یەک لە دوای یەکێکە دەوڵەتە ئێرانی دوای کۆڕۆنا خەریکە بە شدت ئەنجامیەدا هاوردنە کۆڵوەرە سەدا و سیما مداحە معروفە بەیت ڕەهبەری بەحسە قمار ئیمام حوسێنە تەکە خسرۆخانەکە لە حەینە مەستیە لە شەبەکەیە دوویە سیمای جمهوریە ئیسلامی تەرەقەت دەرکردنە ئەمڕۆ لە دیوان دەرە ئەمانە گشتیان وەلا مەرکەزیەتەکەی یەکێتی کە بەیانی گەڵاڵەی ئەکەن گشتیانە چێتەم خانەوە خانەیە کەنتۆن بازی و پرۆژەیە گەورەیە دەوڵەتە ئێرانی یعنی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بۆ ناوچەکە و بۆ نابودیە تەمام عیارە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار بە دەستەکان خۆمان بە نۆکەریە دیگەران و ئێمە سکوتمان کردەوە تەماشاکەین لە دوور بازیەکانمان خاص بۆ ئەخونجێنن بەر ئەساسە حسادەت و حب و بوغز بۆمان ئەخونجێنن با من یەک نمونە لەم کارانەتان پێ بێژم من فکر ناکەم ئەلبەتە منزورم ئەمە نییە کە لە سەرزەمینە ئێمە ئینسانە با کرامەت و مرد مەوجود نییە نە منزورم ئەوە نیە ئیمکانی هەست دەنگە ئێمەی پێ نەگا بەڵام خۆ من لەسەر فەزڵە مردم حساوم نەکردگە خۆ من لەسەر کەرامەتە مردم حساوم نەکردگە خۆ من لەسەر شۆڕشگێڕیە مردم حساوم نەکردگە نا من فکر ناکەم حتما جامعەیە ئێمە دوای ئەم گشتە کارە کریاگە لە نابودیە بەر ئەساس فەزڵ و ئینقلابیگەری کەسێ ویدۆکەی منیش جێبەجێ ئەکات نا وەلێ من ئەم دیبەیتانەم وا کردگە حساوم لەسەر حسادەت دڕوئی درۆزنی فەسادە مردم کردگە کە لە حسادەت و حقنا ویدۆکان بەنە ئەو تەرەفە کە مخاتەبێسی بێژن ئەها گوێ لێ بگرە چی پێت کرد دەوڵەتە ئێرانی و یاڵەتە متحدەی ئەمریکا واتان پێیەکە تحت ناوە موچە حقوق وادارتانەکە پەیکەرە جامعەیە خۆتان هەزار شەقەکەن وادارتانەکە خاک و سەرزەمین و کەرامەتان بفرۆشن برای گیان لە سەرزەمینێکە کە ئینسان مەردی تیا نەماوێ زندگی ناکری لە سەرزەمینێکە کە سەداقەت مەوجود نەبێت زندگی ناکری ناتوانی ژن بخوازی ناتوانی کەنیشکت بیتە شوو ناتوانی کاسبیکەی ناتوانی ڕەفیقت بوێت ناتوانی زەحمەت بکێشی ارتباطێکی عاتفی دروستکەی ناتوانی بەرەبەرە تەنیاوی بەرەبەرە فەساد ئەتخوا ئاعتمادە بە کەس نییە ژنە پێ ناخوازیت کەنیشکە پێ نادرێ بەشوو ناتوانی ژن بۆ کوڕەکە بخوازی بوو چون گشتی فاسد بووگە و ئەمە زندگی نیەیتر هەروواکە عێربەگێژێ مەردی قەدیم دڵتەنگە بێ دڵتەنگە من
تۆ کە ئەمڕۆژت لە پێناوە منفعەتێکی ئانی سەتحی بێزەحمەتە فرۆشت، قەتئەن ئایەندە و داهاتوویەکی قەشەنگت ناوێت، قەتئەن ناوێت. ئەوانەی حیزبی دموکرات ساڵها دەمیان بە فەساد بەست حیچیان نەوت، وتیان جێگەمان گەرمە، شوێنەکەمان خۆشە، پۆستمان گرتگە، حقوق ئەگرین، ڕەنت ئەگرین، کاسبی ئەکەین، گۆڕ بە ئەو کە ملەتە کورد. ئیمڕۆ ڕیخی بە خۆیان گرتگە، ئیمڕۆ بێ حورمەتیانەکەن لەم سەرانەی پیریە، بە کوردیێژی عاقبەتە خەیروێ، ئیمڕۆ دەستیان ناڕوا مچە بێر نەخوارەوە بەرشەقی بن، چون هیچ وەخت ئینقلابی عمەڵیان نەکرد. دەنا لابردنە مچەیەکی کارێکی نەبوو، کارنامەی خیانەتە مچەیەکی سابتکردن لەلایەنەوەن کارێکی نەبوو، کارێکی نەبوو حیزبی دموکرات یەخەی مچەی هێجری بگرێت دادگاهی بکە و حکم ئێدامی داوە بیکوژێ بە عنوانە خائینە بە میلەت، کارێکی نەبوو. ئەگەر مەردی بوێت و قارەمانی بوێت، ئەگەر واقعەن ڕۆڵەی شۆڕشگێڕی بوێت، بوو نەبوو. تۆ ئمڕۆ بەدەستە چیە ئاکڕوزی تۆ؟ بەدەستە فەسادێک کە تێکەوتگی. وەختی خۆی ئێمە پێمان وتن مەچن بە شوێن پرۆژەی کۆڵبەریا، ئێمە ئینسانە کوردی، گەرەکیانە بکەن بە هێسر و قاتر، گەرەکیانە لە کەرامەتی ئینسانی بمەنخن، گەرەکیانە مەفهومە کوردیەتیان کوشت لە شەکەیشمان بکوژن، بمەنکەن بە سیزیەف. بەڵام ئێوە بۆ منفعەتە شەخسیە گیرفانتان، بۆ ماڵەکانتان براکەم، تۆ تەحتەناوە بەرساختی خۆفرۆشە فعالە جامعەیە مەدەنیە دەوڵەتە ئێرانی، تۆی بێکەرامەت بۆ خاتری ئەوەی کە بتوانی نان بخۆی، ملەتێکت بەنابوودی کێشان فاحشە، تۆ لە ناوە ملەتێکی فاحشە ناتوانی ئینسانی زندگیکەی، دڵت تەنگەوێت، لە ناوە درۆوان ناتوانی زندگی کە. ئێمە ئینسانین، ئەم تەجروبەیە زندگیە بە درێژایی تاریخی هاوردگمانە. تۆ لە حیاتە خۆتا گەرەکت بوو تەجروبەیە تاریخ باتڵ کەی، تۆ بێبێژینە ئەی گۆڕی، تۆ ئەی گۆڕی، تۆ لە باڵەبانی خۆت فڕەبەیتە خوار و حتمما ئاسی بێگەوێنی، قاچە ئەشکێ، ملێ ئەشکێ، دەسە ئەشکێ، چون نیروی جازبە مەوجودە. تۆ غەڵەت ئەەکەی ئێژی من جۆرەتر فکرەکەمەوە، من لە باڵەبانی خۆم فڕەبەمە خوار و نیروی جازبە ناموە معلق لە هەوا ئاوێسمەوە، نا حتمما ئەدەی وەزەوی، حتمما ئاسی بێگەوێنیت، حتمما بەڵایەک وەسەرت تێت. زا دەوڵەتە ئێرانی خەریکە بە سورعەت دووبارە پرۆژەکەی جێبەجێ ئەکاتەوە، تەبعاتە اتفاقاتە ئایەندە خەریکن یەک لە دوای یەک ئەیوێنن. ئەگەر خەڵکی کوردەوارە ئێمە لە حەلیمە کوردستان و نەدات، لە پێگەیە پارتی و یەکێتی و ئینقلابە سەراسەری نەکات، هەم ئێمە نابود بووگین، هەم ئەوان نابود بووگن. ئەولەویەتە ئێمە لێدانە بنکەوبارەگاکانە قەڵاچۆلان و مەسیف سەلاحەدین و سەری ڕەشە، چون ئەمانە سپای پاسداران و دەوڵەت جوولەکەی ئانووسی ئێرانین لە دەمەقۆپانە کوردیە، وەکو سەرەتانێ کەوتگنە گیانە ئەم سەرزەمینە کوردیە و خەریکن بەرەو گەنجی مطلق ئەیوەن و وەچیان داگەسە ناوە دڵە ئەم پەیکەرە ئۆرگانیکە سەرزەمینە کوردەوارە. ئەگەر کۆمەلگای ئێمە، ئەگەر ڕۆڵە قارەمانەکانی، ئەگەر ئەوانەی واکریاگنە حاشیە و مشتێن نادروست فەزای سیاسیان لەم کوردەوارە وا پێکرد هەرکە بێدایک و باوکنەوەیە نانهێشت بێتە ناوە سیاست گەورە بوێت. بۆیە ئینسانە محتەرەم و پیای محتەرەم خۆی دوور گرت، ترسیا لە ئەنگ و بەرچەسب و لە قوز و تۆهمەت و تانە و شەرخەری ترسیا، لە ئابڕووی خۆی ترسیا. ئەم کوردەوارە زەمانی ڕزگاری ئەوێت کە پیای محتەرەم و پیای بە کەرامەت و ئینسانە با شەهامەت و کوردی قاچی تێبخا
و فەزای ئەم کوردەوارە خۆمانە پاک بکەین و لە قەحبە سیاسی لە بێشەرەف سیاسی بەرساختێ دەسە نظامهای کۆرپۆریشنی داگیرکەرم سەرزەمینە کوردەوارە ئەو وەخت نجاتە ئومەتە کوردی فرە ئاسانە فرە مۆیەسەرە هیچ احتیاجیشی بەڕاپەڕینە سەتاسەتیە خەڵکە کوردستان نییە 3% ڕۆڵەی بە جەرگە بە ئەخلاقە بە ئیمان و پیاوی محتەرەمە ئەم کوردەوارە قاچ بخاتە ناوی مبارزاتە ئەم کوردەوارە نجات پێیاکە بەدەست ئەم گشت دوژمنە ئەزا اتفاقاتە ئایەندە خەریکە بە ئێوە ئێژی ئەمانە گشتیان ڕەبتیان هەز بە یەکتر و پازڵەکان خەریکن یەکتری تەکمیل ئەکەن تەعقیبە قەزایا بکەن دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەی ئامریکا گەرەکێسی ئەم تەرحە و ئەم پرۆژە بواتە بەرەو ئەگەر ئێمە مەرد بین لەسەر سەرزەمین خۆمان و خاکە خۆمان لەسەر عیزەت و کەرامەتمان لەسەر داهاتە و ئیستەی خۆمان معامڵە ناکەین و ناهێڵین هیچ پدەر سوختەیە لەم دنیا تەحتەناوە هیچ قودرەتێ ئیرادەی خۆی بەسەرمانە بسەپێنێت و ژیان ئێمە هەتای نابوو کات نایەڵین اتفاقی وا بکەوێ لای ئێوە خۆش